دائما كلنا سياسي كان ولا يعني وەکو باوکی پێنج شەهید سێ بریندار قسە دەکەم گوێلێ مکە دوژمنم نییە یەک کە دوژمنم نییە بەس ئەم کابراکە دوژمنمە کە عیلەکەی تەواو کردومە داوا لە کا قوباتەکەم سوپاس یەکەم داوا لە کاک فافڵەکەم سوپاس یەکەم ئەبێ عیدامیکەن داواکارم ئەوەی لە شوێنی ئایلەکەمە کە عیبادەی کردووە عیدامیکەن قسەم هەر ئەوەنەیە تەواو بەڕێزان دیارە ئێمە ئەمڕۆ لێرە لە نووسینگەی پەرلەمانی کوردستان بە ناوی خۆمان بە ناوی باڵانمان لە پەرلەمانی کوردستان لێرە بە خێراتنیی گەرمی هەموو کەسوکاری ئەو بەڕێزانە کاری قوربانیانی دوی پێنجی چەمچەماڵ دەکەین کە کارەساتێکی خوێناوی و کارەساتێکی نەخوازراو بوو کۆمەڵکوژی بوو ئەتوانین بڵین کە ڕوویدا بەداخەوە دیارە ئەمڕۆ کەسوکارەکان هاتوون بۆ ئەوەی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرچێ سەرۆکایەتیەکە ئەکەن کە تاوانبار بە سزای یاسایی خۆی بکرێت و وا پەلە بکرێت لە دادگایکردنی ئەو تاوانبارەی کە ئەو تاوانەی ئەنجام داوە لەوانەیە کەسوکاری قوربانیان لێرە ئیشارەتیان بە 5 قوربانی داوە لەوانەیە خەڵک وابزانێت 4 قوربانیە لەبەر ئەوە بەڕێزانی یەکێکیان حەملی هەبووە یەکێ لە ئافرەتەکان کە بەداخەوە بە فیشەکی ئەو تاوانبارەی کەوا گولەبارانی کردوون ئەو منداڵە لە ناو سیدایشدا هاتۆتە دەرەوە لەو کاتەدا لەبەر ئەوە ئێمە وەکو نووسینگەی پەرلەمانی کوردستان لە سلێمانی بە خێراتنێکی گەرمی یەکە بکەین ئەم بە ڕێزانە ئەەکەین و بە خێراتنێکی گەرمی کەناڵە بە ڕێزەکان ئەەکەین و ئێمە پێمان وایە دەبێت هەوڵ بدرێت ئەم جۆرە تاوانانە لە هەرێمی کوردستاندا کەم بکرێتەوە ئەوەش بەمە دەکرێت ئەو کەسانەی کەوا داڵدەی تاوانباران دەدەن جا ئەگەر لایەنەکان بن ئەگەر کەسایەتیەکان بن دەبێت بەر بەم دیاردەیە بگیرێت چیدی ئەم دیاردەیە دووبارە نەکرێتەوانەیە و هەر کەسێک تاوانێک ئەنجام ئەدا ئەبێت لە هەر شوێنێک بێ ئەو کەسە بگیرێت و ڕوبەڕووی یاسا بکرێتەوە پەرلەمانی کوردستان لە سلێمانی ئێمە وەکو بنەماڵەی ئەحمەد حوسێن تۆفیق داواکارین لە بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی بۆ بەڕێز کاک قوبات جەلال تاڵەبانی بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان ئێمە وەکو بنەماڵەی 5 شەهید و 3 بریندار لە بەرواری 2/5/2022 لە بەرەبەیانی یەکەم ڕۆژی جەژنی تاوانبارێک بە ناوی حسێن ئەحمەد ساڵح مەحموود تاوانێکی بەرامبەر خێزانەکەمان بە شێوەیەکی دڕندانە دوور لە هەموو بەها مرۆڤایەتیەکان ئەنجام داوە 5 ئەندامی خێزانەکەمان شەهید کران و 3 ئەندامی دیکەمان بریندارە یەکێک لە بریندارەکان تا ئێستا بێهۆشە و داواکارین لە سزای سێدارەدان بەسەر ئەم تاوانبارە لە شوێنی ئەنجامدانی تاوانەکە جێبەجێ بکرێت بە زووترین کات جێبەجێکردن بکرێت لە دادگای لێکۆڵینەوەی چەمچەماڵ بە زووترین کات لێکۆڵینەوەی ورد و لە کەیسەکە بکرێت و ڕەوانەی دادگای تاوانەکانی سلێمانی بکرێت ئەوانش بە زووترین کات ڕەوانەی دادگای تەمیزی بکەن لە هەولێر بۆ جێبەجێکردن و زۆر سوپاسی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کاک قوبات تاڵەبانی دەکەین لە یەکەم دقەی کارەساتەکەوە لەگەڵمان بووە هەتا ئێستا و زۆر سوپاسی هەموو دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی و چەمچەماڵەکەین بە تایبەتی بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەراتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی لە چەمچەماڵ زۆر سوپاسی هەموو کەس و لایەن و عشرەتەکان و خزمان و برادرە هەموو کەسێکەکەین کە هاوکارمان باشە ئێوە ترسی چیتان هەیە لە کاتێکا وەکو جەنابتان ئەڵێن تاوانبارەکە گیراوە ئەوە دەنگۆیە ترسمان لەوە نییە ئەوە دەنگۆیە ئێوە نییە کەیسەکە بەلا ڕێدا برێت کەیسەکە تازە سەرەتا ئیمڕۆ یەکشەمەیە کەیسە بەڵێ وەکو ئاگادارن سزای لە سەدارەدان لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت ئێوە داواکاریتان بۆ ئەوەی لە پەرلەمانی کوردستان ئێمە داواکارین لە هەموو حیزب و حکوومەت و سەرۆکایەتیەکان ئەم یاسا جێبەجێ بکرێت جێبەجێکردنیشی لە شوێنی کەسوکارەکەی ئێمە بێت